کەمخوێنی بەهۆی کەمی مادەی ئاسن ئەو خۆراکانە چین کە بە سوودن بە ئەو کەسانی کە مادەی ئاسنیان کەمە. نیشانەکانی نەخۆشیەکە و چارەسەرەکانی چین؟ سڵاوتان لەبێت، من دکتۆرە شەنگم، پزیشکی پسپۆڕی هەناوی لە کلینیکی بەیانیانی تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆ باسی یەکێک لە نەخۆشیێباوەکانتان بۆ ئەەکەم کە ڕۆژانە چارەخوازان سەردانی ئێمە ئەکەن بە وەرگرتنی چارەسەر ئەویش کەمخوێنیە بەهۆی کەمی مادەی ئاسن. کەمخوێنی خۆی کەمبوونەوەی ڕێژەی خڕۆکە سوورەکانی خوێنە یاخود هیمۆگلۆبینی خوێن. بێگومان چەند هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە کەسێک تووشی کەمخوێنی بێت. یەکێک لە هۆکارە باوەکان کە بەپێی توێژینەوەکانی ڕخراوی WHO لە 100% کەمخوێنی بەهۆی کەمی مادەی ئاسنەوەیە. بێگومان هۆکارەکانیش کەمی وەرگرتنی مادەی ئاسنە لە ڕێگەی خۆراکەوە یاخود کەسەکە خوێنبەربوونی هەبێت، ئایا بەهۆی برینی گەدەوە بێ، بەهۆی برینی دوانزەگرێەوە بێت، یاخود ئەو کەسانێک کە نەخۆشی هەستیاری گەنمیان هەیە کە بە سیلیای دزیز بەناوبانگە و کەوکردنی درێژخایەنی ڕێخۆڵەکان. و بێگومان کەمخوێنی بەهۆی مادەی ئاسن لە ئەو کەسانەیە زۆرێکە لە هەرزەکارانە یاخود لە ئافرەتان بە ڕێژێکی زیاتر زۆرترە، بەهۆی ئافرەتان بەهۆی سوڕی مانگانەوە کە زۆرجار لە مانگەکەیە لە جارێک زیاتر تووشی سوڕی مانگانە بن، بەهۆی تووشی کەمخوێنی ئەبن. لە هەرزەکارانیشە هەروەها بەهۆی ئەوەی کە لە سوڕی گەشتیان و پێویستیان بە خۆراکی زیاتر و تاوکەری خۆراکیە. لە نیشانە باوەکانی ئەم نەخۆشیە کەسەکە هەست بە بێهێزێکی زۆر ئەکات، هەست بە لاوازی ئەکات، هەست بەوە ئەکات کە ئارەزووی نییە، ئارەزووی خواردنی نامێنێت و دڵپەلەپەلی هەناسەتونی قژڕوتانەوە. بێگومان کە ڕێژەی خوێن دابەزێت نیشانەی تریش دروست ئەبێت کە بە تایبەتی بە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە نیشانەکان زیاتر دەرئەکەون. ئێمە کاتێک کە نەخۆشێک سەردانمان ئەکات پاش ئەوەی کە مێژووی نەخۆشیەکە و نیشانەکانی لێوەرئەگرین و پشکنینی بۆ ئەەکەین، ئەو کاتە پێویستیشی بۆیە کە پشکنینی تاقیگەی بۆ ئەنجام بین بۆ ئەوەی بزانین ڕێژەی خوێنی چەنە و ڕێژەی ئاسن لە خوێنەکەی چەنە و چەند دابەزیوە. بەپێی ئەوە ئێمە چارەسەری دەرمانی و هەروەها چارەسەری خۆراکی بۆ نەخۆشەکە دائانین. بێگومان کەسێک کە تووشی کەمخوێنی بێ بەهۆی مادەی ئاسن پێویستی بە چارەسەری مادەی ئاسنە بۆ ماوەی 3 بۆ 6 مانگ و لە حاڵەتێکی شاکە نیسبەتی خوێنەکەی زۆر دابەزی بێت. کەسەکە لەوانەیە پێویستی بەوە بێت کە خوێنی تێکرێت، خوێن وەربگرێت. و لەو خۆراکانەش کە گرنگن بۆ کەسێک کە توشبووی کەمی ئاسن بێت و ڕێژەی خوێنی دابەزی بێت، گۆشتی سوورە، هێلکەیە و هەروەها جگەرە، خواردنی سەوزە و میوەیە بە تایبەتی سەوزەی گەڵاپان و هەروەها چەرەسات، خواردنە باقلەمەنیەکان بە تایبەتی نیسی کە زۆر دەوڵەمەندە بە مادەی ئاسن، لەگەڵ خواردنی دەرمانەکان بە شێوەیەکی ڕێکوپێک. ڤایتامین سی هەروەها یارمەتی دەرە بۆ ئەوەی کە مادەی ئاسن زۆر باش هەڵمژرێت لەگەڵ خواردنی دەرمانەکە توانی ڤایتامین سی وەربگریت و هەروەها کەسەکە ئەبێت بە شێوەیەکی ڕێکوپێک دەرمانەکان بۆ 3 بۆ 6 مانگ بەکار بێنێت. لەو ماوەیە ڕێژی ئاسنی لە خوێندا بەرز ئەبێتەوە، هەروەها ئەبێتە هۆی ئەوەی کە نیشانەکانی کەم بێتەوە، ڕێژەی خوێنی بگەڕێتەوە ڕێژەی ئاسایی جارانی خۆی. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. سمارت وەرچەرخانە.